سڵاو بەڕێزان، داواتان لێ دەکەم قایشی سەلامەتی بپەستن، چونکە کاتی گەشتەکەمان 37 ساڵە. هیوای گەشتێکی خۆشتان بۆ دەخوازی. لە 2 مانگی حوتی ساڵی 1955 فڕۆکەیەکی ئەمریکی فڕی لە نیویۆرکەوە بۆ مەیامی لە ویلایەتی فلۆریدا. لەناو فڕۆکەکە 57 سەرنشینی تێدا بوو کە دەیانویست بچنە کەنارە دەریایەکانی مەیامی. چاوەڕوان دەکرا دوای 3 کاتژمێر فڕۆکەکە بنیشێتەوە، بەڵام شتێکی سەیر ڕوویدا. دوای 3 کاتژمێر هیچ فڕۆکەیەک دیار نەبوو و ڕادارەکان هیچ جۆرە فڕۆکەیەکیان دیاری نەدەکرد و هیچ داواکاریەکی فریاکەوتن نەگەیشت بۆیە دەستیان. بینایی چاودێری فڕۆکەخانەکە ئەوەی ڕاگەیاند کە فڕۆکەکە دیار نەماوە و هیچ شتێکی لە دوای خۆی بەجێ نەهێشتووە. ڕاستەوخۆ لێکۆڵینەوە دەستی پێکرد وا پێشبینی دەکرا کە فڕۆکەکە کەوتبێتە ناو ئاوەوە، بۆیە بەلەمەکانیش دەستیان بە گەڕان کرد، بەڵام بەبێ هیچ سوودێک گەڕانەوە. و بەو شێوەیە هەموو کارمەندەکانی فڕۆکەخانەکە پەشۆکا بوون بە ڕووداوی ونبوونی فڕۆکەکە. و بەکۆی گشتی فڕۆکەوان و کارمەند و سەرنشینەکانەوە 61 کەس لەم گەشتەدا دیار نەمان و زۆر دەنگۆ بڵاو دەکرایەوە کە ئەم فڕۆکەیە لە کاتی گەشتەکەدا تێکشکاوە. کەس باوەڕی نەدەکرد، هەمووی بە دوای هۆکاری بزربوونەکەی دەگەڕان. بەڵام دوای 37 ساڵ و لە ساڵی 1992 لە پایتەختی ڤەنزوێلا لە فڕۆکەخانەی کارکاس خوان دیلا کۆرت ئەو کەسێک کە چاودێری ڕادارەکەی دەکرد شتێکی نامۆی بینی، وەک بڵێ فڕۆکەیەک لە هیچەوە دروست بوو. وایان دەزانی کە هەڵەیەک هەیە لە ڕادارەکان، بەڵام دواتر زانیان کە هەڵە نییە. کاتێک بە چاوی خۆیان بینیان فڕۆکەکە لیان نزیک دەبێتەوە. کاتێک چاودێرەکان ئەم فڕۆکەیان بینی وایان زانی فڕۆکەیەکی ئاساییە، بەڵام کە نزیک بۆیەوە لیان بۆیان دەرکەوت ئەم فڕۆکەیە دیزاینەکەی کۆنە و این چەند ساڵێک پێش ئێستایە و مۆدێلی DC ماکدونێل دووگڵاسە. و شۆفێری فڕۆکەکە پرسیاری کرد لە چاودێری فڕۆکەخانەکە و گوتی ئێمە لە چ وڵاتێکین؟ چاودێرەکە وتی ئێوە نزیک دەبنەوە لە فڕۆکەخانەی کارکاس. ئێوە ئامانجەکەتان کوێ بوو؟ پاشان بۆ چەند چرکەیەک هیچ وەڵامێکی نەدایەوە. دواتر بە بێدەنگی گوتی ئێمە گەشتی 914ین لە نیویۆرکەوە ویسمان بڕۆینە مەیامی، نزیکی 57 سەرنشینمان لەگەڵا. و ئەم قسەیەش بەس بوو بۆ ئەوەی تووشی شۆکیان بکات. باشە فڕۆکەیەکی ئەمریکی بۆچی 1100 میل دوورە لە ئامانجەکەی؟ پاشان ڕێگەیان بۆ فڕۆکەکە کردەوە تاوەکو بنیشێتەوە. بۆیە چاودێرەکە پرسیارێکی لێی کردووتی ئایا دەزانن ئێستا ساڵی 1992؟ کاپتنی فڕۆکەکەش گوتی ئەو قسە قۆڕە چییە؟ بۆیە کارمەنداری فڕۆکەخانەکە بە چەند کەسێکیان وت بڕۆن بزانن کێ لە ناو فڕۆکەکەدایە. بەڵام لە ناکاوێکدا کاپتنی فڕۆکەکە گوتی نا ئێمە پێویستە بڕۆین و بەبێ ئەوەی ڕوخسەت وەربگرن دووبارە فڕینەوە. هەرچەندە چاودێرەکە دەیویست پێی بڵێ خۆتان تووشی کێشە مەکەن، بەڵام سوودی نەبوو، هیچ وەڵامێکیان نەدایەوە. هەرچەندە بۆ ماوەیەکیش دوای فڕینەکەی هێشتا لەسەر نەخشی چاودێریەکە و ڕادارەکان دیار بوو، بەڵام دوای چەند خولەکێک دووبارە دیار نەمایەوە. هیچ وشەیەک نییە تاوەکو شۆکبوونی ئەم کارمەندانە وەسف بکات، چونکە ئەوان فڕۆکێکی کۆنیان بینیوە نیشتۆتەوە دوای 37 ساڵ لە ونبوون و دیارنەمانی و ویستویانە قسەیان لەگەڵ بکەن، بەڵام دووبارە فڕیونەتەوە و دیار نەماون. تاوەکو ئێستاش نازانرێت ئەو فڕۆکەیە چی لێ هاتووە و ڕاوبۆچوونی جیاواز هەن لەسەر ئەم ڕووداوە. بەڵام ڕۆژنامەیەک شتێکی بڵاو کردەوە لەسەر ئەم بابەتە، بەڵام لە ساڵی 1985 واتە 7 ساڵ پێش ئەوەی ڕوو بدات و دووبارە لەم ماوەیەدا بڵاو بۆتەوە، بەڵام بە شێوازی زانیاری و جیاواز و دەڵێت کە جارێکی تر ئەگەر ڕوو بداتەوە ساڵی 1992 داهاتوو ئەبێت. و وێنەی جۆن لاکۆرت چاودێرەکەی فڕۆکەخانەکە جیاوازە لەوەی کە لە ساڵی 1985 بڵاوی کردەوە. هەر کەسە و بە شێوازێک دەیڵێت، بەڵام هەندێکیان دەڵێن سەرنشینەکان گەڕاونەتەوە ماڵی خۆیان، بەڵام ئەوەی سەیرە هیچ لە سەرنشینەکان نەبینراونەتەوە. و لەوەش سەیرتر ئەوەیە ئەو ڕۆژمێری کە لەسەر ڕێگای فڕۆکەکە دۆزرایەوە هین ساڵی 1955 بوو.
هەرچەندە کەسانێک پشگیری ئەوە دەکەن کە بوونی هەبووە، بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی تەواو نییە لەسەری. زۆر کەس باوەڕی بەم ڕووداوە نەدەکرد، وەکو وتمان چەندین بیرۆڕای جیاوازی لەسەر هەبوو. هەندێک دەڵێن ئەمە تەنها چیرۆکێکی ئەفسانەیە و هیچی تر، و هەندێکش دەڵێن ئەم چیرۆکە ڕاستە و باوەڕیان پێی هێناوە. و زۆرترین بەڵگەکانش لەسەر ڕاستی ئەم ڕووداوە بریتیە لەو ڕۆژمێرەی کە فڕۆکەکە ویسی دووبارە بفرێتەوە لە دوای خۆیدا بەجێی هێشت، کە ئەو ڕۆژمێرە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1955. ئێوە ڕاتان چیە لەسەر ئەم ڕووداوە؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوویت. ئەگەر ڤیدیۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەوە، هەروەها شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا. و لەبیرت نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەیت و زەنگۆڵی تەنیشت سەبسکرایبەکە ئۆنکەی بۆەوەی هەمیشە ڤیدیۆکانت بە ئاگادارکردنەوە پێ بگات، چونکەوە گرنگترین پشگیریە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکان بوو، هەروەها ڤیدیۆی زیاتریشتان بۆ دابەزێنم. و ئەگەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەم هەیە، ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە بۆمانی بنووسن و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.